سڵاتان لەبێت هیوادارم کە باش بن جژنی هەموو لایەک پیرۆز بێت هەمیشە لە خۆشی و جژن و تەندروست باشیا بن. لە بڕگەی تەندروستی ئەم جارەماندا باز لە کێشەکانی کۆئەندامی هەرز دەکەین لە ڕۆژانی جەژندا بەتایبەتی، چونکە لەم ڕۆژانەدا خواردنێکی زۆر دەخورێ و خواردنێکی زۆری ناتەندروستیش لەگەڵیدا دەخورێت. زانین ئەو کێشانەی کە دووچاری کۆئەندامی هەرز دەبنەوە چین و ڕێنمایی پسپۆری تایبەت بە کۆئەندامی هەرز چییە بۆ ئەو کەسانەی کە تشەڵۆکی گەدایانەیە یاخود برینی گەدایانەیە یاخود بەکتریا گەدایان هەیە یان هەر کێشەیەکی دیکەی کۆئەندامی هەرسیان هەیە. ئێمە لەم بڕگەیەدا کۆمەڵێک زانیاری گرنگ دەخێنە ڕۆ بۆ ئێوەی ئازیز، دەچینە لای دکتۆر سەعدون عمەر فەقێ محەممەد کە پسپۆری نەشتەرگەری گشتی و کۆئەندامی هەرسە پێکەوە دەچینە لای و کۆمەڵێک زانیاری لێ وەردەگرین. سەرەتا بە ناوی خوای گەورە میێرەبان، پیرۆزبایی جەژنی قوربان لە گشت موسڵمانانی جیهان و بە تایبەتی موسڵمانانی کوردستانەکە. ئەو کێشانەی کە ڕەنگە لە کاتی جەژنا دووچاری نەخۆش بێتەوە و تایبەت بێ بە بواری هەرسەوە یەکێک لە کێشەکان دروستبوونی یان زیادبوونی ترشەڵۆکە و گەڕانەوەی ترشەڵۆکی گەدەیە بۆ سوورێنچک. طبعاً هەموو گەڕانەوەیەکی ترشەڵۆک ئەگەری هەیە تەنها نیشانەکەی ترشەڵۆک بێ و ئەگەریشی هەیە کە هەندێک کێشەی تر بۆ نەخۆشەکە بۆ کەسەکە دروست بکات بەهۆی گەڕانەوەی ترشەڵۆک. طبعاً ئەگەر حاڵەتێکی وامان هەبوو ئەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە دووچاری دڵەکزەیەک ئەبێتەوە لە بەشی سنگی بەشی سەرەوەی سکی بڵین. لە هەمان کاتا هەندێک نەخۆشەیە تووشی ئازاری سەرسنگە بێ، هەندێک نەخۆشمان هەیە بۆ نمونە ئەگەر حاڵەتەکەی درێژخایەن بێ ڕەنگە بگاتە ئەوەی کە تەنگە نەفەسی بکە، گۆڕانکاری لە دەنگیا بکە، ئەگاتە قۆناغێک و جاری وایە تەنان خواردنی شەگەڕێتەوانێ. طبعاً هۆکارەکە بۆ ئەوەی ئەگەڕێتەوە کە دیوارێکمان هەیە یان ماسوولکەیەکمان هەیە کە لە بینی سوورێنچک و گەدەیە ئەم ماسوولکەی کاتێک کە شل بێتەوە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ترشەڵۆکی ناو گەدە بگەڕێتەوە ناو سوورێنچک. بەمەش نەخۆشەکە خۆی هەستی پێکە. ڕەنگە ئاسایی بێت ئەگەر ڕێژێکی کەمی ترشەڵۆک بگەڕێتەوە، بەس کە ئەگاتە ئەوەی کە حاڵەتەکە زۆرە بێ نەخۆشەکە طبعاً هەستی پێکات و ناڕەحەتی ئەکات. طبعاً لە ڕۆژانی جەژنا مەجموعەیە فاکتەر هەیە کە ئەمە یارمەتی دەرە بۆ دروستبوونی ترشەڵۆک. یەکێک لەوانە ئەو کەسانی کە خواردنەکان بەسەریعی ئەخۆن، خواردنی زۆر ئەخۆن بە تایبەتی خواردنە چەورەکان یان خواردنی ترشوتونی ئەمانە و بابەتی چکلێت و چاو قاوە و نیسکافە و شەربەتی مەسەلەن ترشەکان وەکو شەربەتی پرتەقاڵ ئەمانە بابەتێکی ڕاستەوخۆن کە ڕەبتیان هەیە بە زیادبوونی ترشەڵۆک و گەڕانەوەی ترشەڵۆک بۆ سوورێنچ. هەندێک فاکتەری ترمان هەیە کە لەو کەسانەیە زۆرترە ئەگەر حاڵەتەکەیان هەبێ، بۆ نمونە ئەو کەسانی کە قەڵەون کێشیان زۆرە، ئەو کەسانی کە جگەرە ئەکێشن، ئەو کەسانی کە کحۆل ئەخۆنەوە مەشروب ئەخۆنەوە یان ئەوانی کە ڕۆژانە مەشروباتی غازی بەکار ئەهێنن ئەگەری گەڕانەوەی ترشەڵۆکیان هەیە. حاڵەتی ترمان هەیە کە ڕەنگە ڕەبتی نەبێ بە بابەتی جەژنەوە، ئەویش بابەتی دووگیانیە کە ئافرەتی دووگیان هەر لە سەرەتای حەملەوە ئەگەری هەیە تووشی حاڵەتی گەڕانەوەی ترشەڵۆک بێت و تا کۆتایی حەملەکەشی ڕەنگە ئەم کێشەی هەر هەبێت. ئێمە طبعاً لەم حاڵەتانەیە کە ئەگەر هەبوو باشتر وایە نەخۆش بێت یان ئەو کەسی کە تووشی ئەمە بێت هەندی ڕێکار هەیە بیگرێتە بەر بۆ ئەوەی کە تووشی ئەم گرفتارە نەبێت. چونکە ئێمە گەدەی ئێمەی تر لە حەدێکە ئەتوانێت خواردن هەرسکا کە کاتێک ئەو کەسە بە شێوازێکی بەپەلە یان زۆرخۆری ئەکات ئەمە پەستانێک خاتە سەر گەدە و هەرسی بۆ دروست دەکات و دوای ئەوە زیادبوونی ترشەڵۆک زیاکات و ئەگەری گەڕانەوەی ئەم ترشەڵۆکە چکە کە زەختی ناو گەدە زیاکە ئەم زەختە ئەگەڕێتەوە بۆ سەرەوە بۆ سەر سوورێنچک و بۆ ئەو دەرگایی کە باسمان کرد لە نێوان سوورێنچک و گەدەیە ئەبێتە هۆی گەڕانەوەی ترشەڵۆک. بۆیە لە جەژنا ئەم شتە ڕەنگە زۆر دووبارە و سێبارە ببێتەوە لە ناو ئەو کەسانەیە. عیلاقی بە کاتەکەیەوە نییە وەکو ئەو جۆرە خواردنە بڵین لە بەیانیانە، ئەوەی عیلاقی بە جۆری خواردنەکە و بە کەمیەتی خواردنەکە هەیە. خۆتەزانی لە جەژنا ئیتر دایمەن نوعی خواردنەکان بابەتی ڕەنگە سوورەکراوی تیابێ
یاخود ئەو کەسانە مەسەلەن زیاد خۆریە بکەن و دوای ئەوە بۆنی گەڕانی بڵێن سەردانکردن لە هەموو ماڵێکا مەسەلەن ئەم کەسە گەر بۆ نمونە چکلێتێک هەڵگرێ و بیخوا یاخود شەربەتێ بخواتەوە یاخود چایەکیان قاوێ ئەمە زۆری جۆری بڵین خواردنەکە وای لێکا کە تووشی زیادبوونی ترشەڵۆکی بکە و کاتی خواردن عادەتەن کە ئەو کەسە نانەخواوا باشترە بۆ ماوەی 2 ساعت تا 3 ساعت دوای خواردنەکە پاڵ نەکەوێ و ئێمە ڕێنماییشمان هەیە بۆ کەسانی کە ئەم حاڵەتیان هەیە ئەڵین لە شەوە پێش خەوتن بە 2 ساعت 3 ساعت هەوڵ بە هیچ جۆرە خواردنێک نەخۆی تەنها مەگەر بەس ئاو خواردنەوە نەبێ و ئەگەر حاڵەتی ترشەڵۆکی هەبوو لە شەوە خەبەری کاتەوانێ ئەبێ سەرینەکەی بەرزتر بێ و ئاستی سەر و ملی و سنگی بەرز بێ یارمەتی دەربێ بۆ ئەوی کە ئەو ترشەڵۆکە لە گەدەوە نەگەڕێتەوە بۆ ناو سوورێنجک و حاڵەتێکی تریشمان هەیە بۆ بۆنی هەم زۆر خواردنەوە بەهۆی بیپسی خواردنەوە کە ئەمەش مەسەلەن غازاتی بۆ دروستە بێ قڕقرێنی بۆ دروستە بێ و لەگەڵ ئەمەشا هەر ترشەڵۆکی بۆ زیاتر بێت. ئەمە ئەگەر بمانەوێ چۆنەڵی بابەتی ترشەڵۆک چاپکەین یەکەم شت لە چارەسەرا پێڵن بە مستەڵەحە طبیەکەی لایفستایل مۆدیفیکیشن یعنی نەمەڵی ژیانی خۆی بکەسە بێ گۆڕێ ئەگەر کەسێکە جگەرە کێشەی بێ واز دەجگەرە بێنێ ئەگەر کەسێکە نە مەشروب بەخواتە بێ وازی دەبێنێ کەسێکە زۆرخۆریەکە و سەری نانەخوا بێ ئەمە چاکاتەوە ئەگەر کەسێکە بۆ نمونە بابەتی ترشی و تونیەکان زۆرەخوا وازی لێنێ مەشروباتی غازی واز لێنێ بابەتی چاو قاوەکان عینەش زۆر کەمیە کاتەوانێ ئەگەر کێشی قەڵەو بوو مەسەن کێشی زیاد بوو ئەبێ خۆی دابەزێنێ ئەمە ئەم ڕێکارانەیە کە ئەتوانێ وا لێ بکاتە شەڵۆکی بۆ کەم بێتەوانێ و لە بابەتی جەژنیشا بە تایبەتی شەرت نییە بچێتە هەر ماڵێکەوە ئیلا ئەبێ مەسەن چکلێتەکەی بخوا ئەبێ چاکەی بخوا قاوەکەی بخوا شەربەتەکەی بخوا ئەتوانێ مەسەرەن چۆنەڵی لە هەموو 24 ساعتەکە یەک جار بۆ 2 جارێکەوە نییە بە کەمەتی کەم بیخواتەوانێ کێشەی نابێ بەڵام ئەگەر لە هەموو ماڵێکە ئەم شتە دووبارە بێتەوانێ بە دڵنیایەوە ناڕەحەتی بۆ دروستەکات. ئێمە طبعاً کاتێکە نەخۆش بەکتریای گەدەی هەیە ئەبێ بزانین ئەم بەکتریای گەدەیە کێشەی بۆ دروست کردو یا کێشەی دروست نەکردو کان نەخۆشمان هەیە بۆ نە بەکتریای گەدەی هەیە لە فەحزا بەڵام هیچ کێشە و ناڕەحەتیەکی نییە. ئەمانە ڕەنگە زۆر کێشەیان بۆ دروست نەبێت بەڵام ئەوانەی کە برینی گەدەیان هەیە یان برینی دوانزەگریان هەیە کە قورحیان هەیە ئەبێ زۆر ڕەچاوی ڕێنمایەکان بکەن ئاگاداری خۆیان من لە جۆرە خواردنەکان لە زۆرخۆری چکە 1-2 حاڵەتمان هەیە کە بۆ منە ئەنەجار لە کاتی ڕەمەزانانیشا ئەمەمان بۆ دروستە بێت لە پڕێکا کەسەکە مەسەن ئێوارە نانێکی زۆرەخوا لە جەژنی ڕەنگە ئەمشتە هەر هەبێ تەقینی بڵێن قورحەکەیە کە کاتە حاڵەتێکی کتۆپڕ و ئەو نەخۆشە پێویستی بە نەشتەرگەریە بێ حاڵەتێکی ترمان هەیە خوێنبەربوونە لە شوێنی قورحەکەەوە یعنی ئەمانە حاڵەتی مەترسیدارن بۆیە نەخۆش کاتێک کە قورحەی هەبێ ئەبێ لەژێر ڕێنمایی پزیشکەکەی خۆیان بێ و چارەسەر وەرگێ و لە ڕێنمایەکانی خواردن و خواردنەوەی زۆر ئاگای لە خۆی بێ. هیوادارم ئەو نەخۆشانی کە ئەو کێشانیان هەیە دەدیوتی بۆی جەژنەکەیان لێ تێک نەچێ و خۆشی جەژنەکەیان هەر بەردەوام بێ ئاگایان لە جۆری خواردنەکان بێت وەکو باسم کرد شەرت نییە لە هەموو ماڵێکا لە هەموو شوێنەکە بابەتی چا قاوەنی سکافە مەسەلەن شتەکان دووبارە کاتەوانێ یا مەسەلەن شەربەتی پرتەقاڵەکان بە تایبەتی ئەوانی کە ترشیە زۆر بەکاری بێنە جگەرە کێش بن مەسەلەن جگەرەکەم کە نەوانێ باشترە ئەو کەسانی کە مەشروب بەخۆنەوە بێ هەوڵ بنوازی دەبێنن بۆیە تووشی گرفت نەبن لە کاتی جەژنە ئەگە کێشەکەشیان بەم ڕێنمایانە چارەسەر نەبوو یان بە هەندێک عیلاج چارەسەر نەبوو سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن لەو بوارەیە بۆی کە چارەسەری تەواو وەرگرن.